سڵاوتان لێبێت من دکتۆر هەسکەریمم بە یارمەتی هاوکارانم کۆڤید-19 ئەم شەوتان پێشکەشەکەین کە تایبەتە بەوەی ئەو سیناریۆیانە چییە ئەگەر هاتوو ئەم پەتایە بەرەو کۆنتترۆل بڕوا چۆن مامەڵە بکەین بەڵام سەرەتا بابزانین دەربارەی ئەم پەتایە لە کوردستان و جیهان چی دەگوزارێت. بیست و دوو توشبووی دیکەی کۆڕۆنا لە شاری هەولێر چاک بوونەوە و ژمارەی چاکبووەکانیش گەیشتە 74 کەس. ئێمە پێمان وایە مەترسیەکانی ڤایرۆسی کۆڕۆنا هێشتا ماون. ئێمە پێمان وایە دەبێ زۆر بە هەستیاری مامەڵە بکەین. نابێ ئەو پارێزگاری هەولێر لەبارەی قەدەغەی هاتوچۆ بەهۆی ڤایرۆسی کۆڕۆنای نوێ ڕای دەگەێنێت بە هیچ شێوەیەک ژیان وەکو پێشوو ئاسایی ناکەینەوە. ڕێکخراوی تەندروستی جیهانیش ڕای دەگەێنێت پێویستە ڤاکسینێک بدۆزرێتەوە بە تەواوی ڤایرۆسی کۆڕۆنا ڕابگرێت ئەگەرنا مەترسی سەرهەڵدانەوە و گەڕانەوەی ڤایرۆسەکە لە ئارادایە. ئێستا لە جیهان 70 تاقیکردنەوەی ڤاکسینی کۆڕۆنای نوێ ئەنجام دەدرێت و پێشبینیش دەکرێت ساڵی داهاتوو ڤاکسینەکە بکەوێتە بازاڕەکانەوە. سەرەتا با بەم هەواڵە دڵخۆشکەرە دەست پێ بکەین. 22 توشبووی دیکەی کۆڕۆنای نوێ لە پارێزگای هەولێر چاک بوونەوە و لە ژمارەی چاکبووەکانیش لەم شارە گەیشتە 74. دکتۆر دلۆڤان محەممەد بەڕێوەبەری گشتی تەندروستی هەولێر ڕای دەگەێنێت 22 نەخۆشی توشبووی ڤایرۆسی کۆڕۆنای نوێ دوای وەرگرتنی چارەسەری پزیشکی بە تەواوی چاک بوونەتەوە و باری تەندروستیان تەواو جێگیر بووەتەوە و پشکنینی تایبەتی یەک لە دوای یەکیان بۆ کراوە کە دەرچووە نێگەتیڤ بوون. پاش ئەوەی کە دیتران نێگەتیڤن بڕیارمان دابیان نێرینەوە ماڵەوە. بەڕێوەبەری گشتی تەندروستی هەولێریش جارێکی تر دەڵێ کۆی گشتی توشبووەکان کە ئێستا لە ناو نەخۆشخانەکان ماون 47 کەسن. پارێزگاری هەولێر لەبارەی قەدەغەی هاتوچۆ بەهۆی ڤایرۆسی کۆڕۆنا ڕای دەگەێنێت بە هیچ شێوەیەک ژیان وەکو پێشوو ئاسایی ناکەینەوە. فرسە سۆفی پارێزگاری هەولێر بە کوردستان 24 ڕاگەیاند لە پێناو پاراستنی هاوڵاتیان لەم ڤایرۆسە هەوڵ دەدەین قۆناغ بە قۆناغ ژیانی هاوڵاتی ئاسایی بکەینەوە. ئێمە پێمان وایە مەترسیەکانی ڤایرۆسی کۆڕۆنا هێشتا ماون. ئێمە پێمان وایە دەبێ زۆر بە هەستیاری مامەڵە بکەین. نابێ ئەو ماندووبوون و ئەو شەونخوونی و ئەو ئەزیەتدانەی کە چەشتمان بە خەساری بدەین. نابێ ڕیسەکەمان بکەینەوە خوری، نابێ پەلە بکەین. دەبێ هەنگاو بە هەنگاو زۆر بە هەستیاری بە مناوە ببێ واتە بەنۆرە بێ بە شێوازی دیکە بێ هەندێک لەو شوێنانەی کە تا ئێستا نەکراونەوە بیان کەینەوە بەڵام نابێ ببنەمایی دروستکردنی قەڵەباڵی دەبێ بەو پەڕی ڕێکاری توندی تەندروستی بن و دەبێ خەڵک هاوکارمان بێ دەبێ ئەو بڕیارانەی لە 16 مانگ دەردەکەین خەڵک ڕێزیان لێ بگرێ وەکو چۆن ڕابردوو ڕێزی لێگرتوون و هاوکارمان بوونە. ئەگینا هەموو ئەوەی کردومانە مانای وایە لە پاش ئەو هەموو هیلاکەتە بە خەسار دەچێت. بۆیە بەڕاستی من نامەوێت لە خۆمەوە بەهار بۆ خەڵک بهینمە چۆکان نەخێر هێشتا خەتەری گەورە لە سەرمان ماوە لەوانەیە ئێستا کە قسە بەیەکەوەکەین حاڵەت هەبێت لە ناو هەولێر پێمان نەزانی بێت. بێگومان چاکبوونەوەی نەخۆشەکان یعنی هیوایەکە و هەواڵێکی خۆشە کە تۆ مەسەلەن پێش ئەوەی ڕابگەیەندرێ یان لە خوا بەزیابێت کە پشکنینەکان پۆزتیڤیان تێدانەبێت لە هەمان کاتە تۆ خەبەری ئەوەت پێ بگا کە ئەو ژمارەیە 22 کەس چاگە بنەوە لە کۆی هەموو ئەو نەخۆشانی کە لە پارێزگای هەولێر بن چ لە پارێزگای سلێمانی بن چ لە دوهۆک چ لە هەڵەبجە ئەمانە هەمووی تەنانەت لەسەر تاپای جیهان بۆ هەموو هاوڵاتیەک بۆ هەموو کەسێک هەواڵێکی دڵخۆشە و خۆشبەختانە ئێستا ئەوکو ڕایانگەیاند لە هەولێر تەنها 74 کەس لە ناو نەخۆشخانەکان ماونێتەوە. بەپێی ئەم هەواڵە بە پەلەی کە ئێستا هاوکارانم پێم دەڵێن وەزارەتی تەندروستی بە هەمان شێوە ڕایگەیاندیە کە لە 24 کاتژمێری ڕابردوو لە هەرێمی کوردستان هیچ کەسێک تووشی ڤایرۆسی کۆڕۆنای نوێ نەبووە هەرچەندە زیاتر لە 1700 پشکنین ئەنجام درراوە بەڵام خۆشبەختانە کە ئەمەش دووبارە هەواڵێکی تری دڵخۆشکەرە کە ئەمە پێمان دەڵێ بەڵێ هاوڵاتیانی هەرێمی کوردستان پابند بووینە بە ڕێژەیەکی زۆر و
ڕێکارەکانی حکوومەت کاریگەریان هەبووە هیوادارین لەم هەواڵە خۆشانە بەردەوام بین بەڵام وەکو ئێستا پارێزگاری هەولێر ئاماژەی پێکرد ئەبێ لە سەرتاپای هەرێم قۆناغ بە قۆناغ بێ ئەگەر ویستمان شتێ بگەین کە ئەم شەو ئێمە باز لەو سیناریۆیانە دەکەین و حاڵەتەکان باز دەکەین لەگەڵ یەکێک لە بەڕێوەبەرە گشتیەکانی ناو دیوانی وەزارەت ئەو کاتە زانیاری زیاتر لەسەر ئەم بابەتە دەخینە ڕوو با بزانین ئامار و داتاکان زانکۆی جۆن هۆپکینز چیمان پێ دەڵێ 1,883,190 کەس لە سەرتاپای جیهان تووشی ئەم نەخۆشیە بوون لە سەرەتای سەرهەڵدانیەوە بە شێوەیەک ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا وەکو چۆنەڵی یەکەمی ڕیزبەندیەکەی لە ژماری توشبووان پێش هەموو وڵاتان کەوتوتەوە و زیاتر لە 9 ملیۆن کەس 560,891 وا تقریبان ئەبێتە 561,000 ئیسپانیا بە دەرەجەی دووەم دێک کە نزیکە بێتەوە لە 170,000 ئیتالیا لە 160,000 کە وەکو چۆن بڵێ پێشتر ئیتالیا لە پێش هەر هەمیانەوە بوو فەرەنسا 133,685 بێگومان دەزانم کەسانێکی زۆر خەڵکانێکی زۆر بەم وڵاتانە ئاشنا بوون سەردانیان کردووە ئێستا کە ئەو هەواڵانیان پێدەگا لە خۆیانەوە هەز بە ناخۆشیەک دەکەن حەزیان لێ ئەم بارودۆخە بڕوا جارێکی تر سەفەر بکەنەوە لە ڕێگەی فڕۆکەخانەکان بکرێتەوە کە ئەمانەش هەمووی بابەتن وەکو ڕێکخراوی تەندروستی جیهانی ئەم ڕۆژوتی هەروە بە ئاسانی نییە هەروەکو پارێزگاری هەولێروتی هەروە بە ئاسانی نییە بەڵام ئەگەر هاتو ئێمە شل نەبینە و سارد نەبینەوە تەسەوڕێکم خێراتر بگەینە ئەو وەختانی کە یان ئەو شتانی کە لە دڵمانەیە جێبەجێکەین لە مستەقبل ئێرە شوێنی با بڵین لە دایکبوونی کۆڤید-19 ئەمە چاینایە لێرە وەکو تەمەشا دەکەن کە سەروەختانێک لە سەرتاوە ئەم نەخشەیە کە دەبیندرا سەر تاپا سوور بوو بە سوور نەخشا بوو بازنەکانیان زۆر گەورە بوو بۆ نمونە لەم هەرێمانی کە تایبەت بوو بە تایبەتی لە شاری هوبێ لە هەرێمی لە منتیقەی وهان کە لەوێ ئەو خەڵکە زۆرە لەوێ توش بوو و دەبینین ئێستا لە چاینە بازنەکان زۆر بچووک بوونەتەوە یەک لە وڵاتانەیە کە ئامادەکاریەکی تەواوی کردووە بۆ ئاساییکردنەوەی بارودۆخەکە سەرڕای ئەوەی کە بازنەکانیان زۆر بچووک بۆتەوە زۆر بە حەزرن ناوێرن یەکسەر بڵێن کاکە هەرچی کافتریا و ڕێستورانتە بیکەنەوە هەرچی فڕۆکە و تیکیتەکانتانە پلانەکانتان ئێکسە بڕۆن جێبەجێکەین ئەوان یعنی لەبەرچی لەبەر ئەوەی ئێشتا ئەوان توشبوونیان هەیە لە 24 کاتژمێری ڕابردوو دە زیاتر لە 108 کەس لەوێ پۆزەتیڤ دەرچوون هەم دیسان پشکنینیان بۆ کراوە کەواتە ڤایرەسەکە هەندێک جار لەوانی ئەو تەبیعەتەی هەبێ خۆی مات بکایان کە ئەزانێ شکستی هێناوە بەرامبەر ئەو ڕێکارانەی کە ئەگیرێنە بەر خۆی ماتەکە بەڵام چاوەڕێ ئەوەکە ئێمە و ئێوە من و تۆ کەسێکی تر یان خوانە خواستە بڕیارێکی وا دەربچێ شلبوونەوەیشی تێدابێ ئەو کاتە ئەو سەر لە نوێ هێرشی خۆی کاتەوە بۆیە هێشتا پێویستمان بە زانیاری زیاترە کە دووبارەی دەکەم و ئەم شو ئێمە باسی لێ دەکەین بزانین چی بکرێ چۆن بێ بە تەسەوری ئێمە ئەم حاڵەتە چی لێ دێ پزیشکانی کوردستان وەزارەتی تەندروستی لەم بارەوە چی ئەڵێن ژمارەی ئەو کەسانی کە جانی لەدەستداوە بەهۆی ئەم پەتایەوە بە ڤایرەسی کۆڕۆنای نوێ تا ئێستا 117,569 کەس لە سەرتاپای جیهان جانی لەدەستداوە بە دەرەجەی یەک ئێستا ژمارەی مردن لە فڕەنسا 14,000 نزیک بێتەوە لە 15,000 لە ئەمریکا 10,000 تێپڕان 11,329 کەس مردوون لە بەتەنیا لە نیویۆرک سیتی یعنی کە مەسەلەن بڵین ئەوە کە دەکەوێت ویلایەتی نیویۆرکەوە نزیکەی 7,000 کەس بەم ڤایرەسە مردوون کە لەوێ وەکووتمان نیویۆرک گرنگیەکی زۆری هەیە بۆ هەموو جیهان نەک تەنها بۆ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بابینە سەر ئێستا ڕەنگەکە گۆڕا بوو بە سەوز کە ئەمە ژمارەی چاکبوونەوەکانن 443,816 کەس لە سەرتاپای جیهان چاک بوونەتەوە ئەگەر بە بیرمان بێ دیقەت بدەین پێش چەند شەوێک ئەم ژمارەیە دەتوانین بڵین سێ لەسەر چواری ئەمە بوو دیارە ژمارەی چاکبوونەوە لە هەرێمی کوردستانیش ئاماژەی پێدەکرێت لە چەند شوێنێکی تر ڕێژەکە خەریکە زیاتر دەبێت کە ئەمە ئەو شتەیە هەموو کەس دڵی پێی خۆشە بێ بەڵام پێش چاکبوونەوە پێش ئەوەی کە تۆ دوعای چاکبوونەوە بکەی ڕێکارەکان و دوعای توش نەبوون باشترە بۆیە ئەم چاکبوونەوە هەر بەردەوامە بەڵام بەداخەوە کوش دەشزانی گیان لە دەستزانیش هەر هەیە بابزانین چەند کەس لە دنیا پشکنینی بۆ کراوە بەپێی ئەو داتایانەی یان ئەو ئامارانەی کە زانکۆی جۆن هۆپکینز بە ئێمەی دەڵێ ئێمە ژێستا خستومانەتە خزمەت ئێوە لە ئەمریکا تا ئێستا نزیکەی 3 ملیۆن کەس پشکنینی بۆ کراوە 3 ملیۆن کەس ژمارەیەکی زۆرە
بەڵام ئەگەر مقارنەیەکی بە ژماری دانیشتوانی ئەمریکا ئەم ژمارەیە یەکجار ئەو ڕێژێنیە لەوانەیە ڕێکخراوی تەندروستی جیهانی کە دەڵێ هەر دەبێ بەردەوام پشکنین کەواتە لە وڵاتێکی وەکو ئەمریکا کە 400 میلیۆن کەسە هێشتا ڕێژەیەکی زۆر نییە ئەمەش ئەوە دەسەلمێنێ کە لەوانەیە پشکنین بۆ هەموو کەسێک نەکەن لەوانەیە بەس بە نیشانەکان بەعزێک کەس بنێرنەوە بۆ ماڵەوە تەنها بۆ کەسانی بکەن کە لە ناو نەخۆشخانەکانیانن کە ئێستا هەموو لایەک بیر لەوە دەکرێتەوە کە ئەگەر هاتوو ئەم ڤایرەسە هێواش وزە و تواناکەی لە دەستدا چۆن ژیان ئاسایی بکرێتەوە. لە تیۆدۆر ئەدهانۆم سەرۆکی ڕێکخراوی تەندروستی جیهانی ڕای دەگەێنێت پێویستە ڤاکسینێک بدۆزرێتەوە بە تەواوی ڤایرەسی کۆرۆنا ڕابگرێت ئەگەر نامەترسی سەرهەڵدانە و گەڕانەوەی ڤایرەسەکە هەیە. ئەدهانۆم ڕاشی گەیاند لە چەندین وڵات هێشتا خەڵکی ناتوانن دەستیان بگاتە خزمەتگوزاریە سەرەتاییەکانی تەندروستی. WHO will tomorrow be publishing its updated strategic advice. سبەی WHO استراتیژێتی نوێ ڕێنمایەکانی خۆی بڵاو دەکاتەوە بۆ هاوکاری ئەو وڵاتانەی دەیانەوێت ڕێکارەکان هەڵگرن. 6 خاڵمان دیاری کردووە سەبارەت بە هەڵگرتنی ڕێکارەکان. لەگەڵ بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە لە چەند وڵاتێک هێشتا خەڵکی دەستیان ناگاتە خزمەتگوزاریە سەرەتاییەکانی تەندروستی. پەیوەستی و نزیکی جیهانیش پێکەوە ئەومان پێدەڵێت کە دووبارە سەرهەڵدانەوە و گەڕانەوەی نەخۆشیەکە بەردەوام دەبێت. کەواتە ینی ئەگەر هات و وڵاتێکیش کۆنتترۆلی کردبێ و بارودۆخەکە ئاسایی بکاتەوە هەندێک وڵات هەیە کە لە بڵین کەمترین خزمەتگوزاری تەندروستی خراپن بۆ ئەگەر لەوێ بڵاو بێتەوە جیهان هەمووی وەکو یەک خێزانە ئەگەری ئەوەی هەیە دووبارە ببێتە هۆکاری بڵاوبوونەوەی زیاتر. داتاکانی کوردستان وەکو ئاماژەمان پێکرد لە 24 کاتژمێری ڕابردوودا زیاتر لە 1700 پشکنین کراوە. لەخوا بە زیاد بێ کەسی پۆزەتیڤی تێدا نەبووە بەڵکو ژمارەی چاکبوونەوەمان هەیە. بابزانین لە هەرێمی کوردستان کە 330 کەس توش بووە ئێستا چەند کەس حالیە لە ناو نەخۆشخانەکانمان 137 کەس لە کۆتاییدا ژمارەی چاکبوونەوەکانمان زیاترە لەوانی کە ئێستا لە ناو نەخۆشخانەکانمان بەداخەوە 4 کەس گیانیان لەدەستداوە تا ئێستا. لە پارێزگای هەولێر ئەم ژمارانە چیمان پێ دەڵێت تا ئێستا لە پارێزگای هەولێر 169 کەس دەست نیشان کراون کە هەڵگری ئەم ڤایرەسە بن تەنها 95یان لە نەخۆشخانەکان ماوەتەوە 74 کەسیان چاک بوونەتەوە. لە پارێزگای سلێمانی کە ژمارەکە بریتە لە 125 کەس تەنها 27 کەسیان ئێستا لە ناو نەخۆشخانەن چونکە 94 کەسیان چاک بوونەتەوە و گەڕێنراونەتەوە ناو ماڵ و کەسوکاری خۆیان لە ژێر چاودێری و ڕێنمایی تەندروستی کە بە شێوەیەکە بێت تا ماوەیەک بەداخۆ لەم پارێزگایە ئەستا 4 کەس هەڵگری ڤایرەسەکە بوون و جانیان لەدەستداوە. لە دووهۆک 15 کەس توش بووە لە سەرتاوە ئامارەکان وەکو خۆیانن سێ نەخۆشیان لە ناو نەخۆشخانەکان ماون بۆ چارەسەر ئەوانیش تێستی تریان بۆ دەکرێت لەم 1-2 ڕۆژەیە دەردەکەوێت کە بە تەواوەتی لە نەخۆشیەکە ڕزگاریان بوون 12 کەسیشان چاک بوونەتەوە. پارێزگای هەڵەبجە پێم وابێ ئەوی ژمارەکە هەر وەکو خۆیەتی 21 کە بەڵام ڕێژەی چاکبوونەوە لەوێ زیاد بووە چونکە 7 کەسیان چاک بوونەتەوە پێشتر 19 لە ناو نەخۆشخانەکانە بوون ئێستا لەخوا بەزیا بێ لە پارێزگای هەڵەبجەش ژماری چاکبوونەوەکان بەرز بوونەوە و کەمتر لە ناو نەخۆشخانە ماونەتەوە. ڕەگەزی نێرومێ لە هەرێمی کوردستان لە هەمووی لە 150 کونی ئەو کەسانی کە توش بوون بەم ڤایرەسە تا ئێستا لە ڕەگەزی مێن 148.5 لە ڕەگەزی نێرن بە ئەمەش کە ئەم زانیاری و ئەم داتایانە حتمما لە لێکۆڵینەوەکان گرنگجی دەبێ و پاشانیش هۆکارەکەشی دیار دەبێت کە ئێمە هەموو جارێک باسی دەکەین. ئەم زانیاریە کە ئێستا لەسەر شاشەکەیە بریتە لە تەمەنی ئەو کەسانی لە هەرێمی کوردستان توش بوون شتێکی وا لە زانیاریەکە نەگۆڕاوە چکە خۆشبەختانە هیچ حاڵەتێکی پۆزتیڤ نەبووە لە 24 کاتژمێر ڕابردوودا کە ئەمە حەزم لێیە لەگەڵ بیکەمە یەکەم پرسیاری میوانەکەم کە ئەویش بەڕێز دکتۆر خاڵس قادرە بەڕێوبەری گشتی دیوان لە وەزارەتی تەندروستی دکتۆر گیان ماندوو نەبن بە خێر با لە شتە خۆشەکان و خەبەرە خۆشەکانەوە دەست پێ بکەین. لە هەرێمی کوردستان وەکو بەیان نامەی ئێستا وەزارەتی ناوخۆ وەزارەتی تەندروستی ئاماژەی پێکردووە کە زیاتر لە 1700 پشکنین کراوە خۆشبەختانە هیچ حاڵەتێکی پۆزتیڤ نەبووە. بۆچی دەگەڕێنیەوە؟ زۆر سپاس کاک دکتۆر دیارە بە هەواڵێکی زۆر خۆشە ئەنی مژدەیەکە بۆ خەڵکی کوردستان ئەنجامی ئەو کارانەیە کە کراوە لە هەرێمی کوردستان ئەنجامی
ئەو ڕێکارانەیە کە لە سەر ئاستی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان لە وەزارەتی تەندروستی وەزارەتی ناوخۆ و پابندبوونی خەڵکیش بێەوە توانیمانە بگەینە ئەو ڕۆژە ئەو مانای ئەوەیە ئەو استراتیژی و پلانێک کە ئێمە وەکو وەزارەتی تەندروستی وەکو هەرێمی کوردستان لەسەری دەڕۆین دەرەنجامی زۆر باشی دەبێت ئەگەر بێت و هەموو لایەکمان بە شێوەی ئێستا پابند بین پێوە ئەوە نەتیجەکەی سەرکەوتنە بەسەر ڤایرۆسەکە و بە کەمترین زیانە ڕۆکو دەزانین ئەوە جێگای دڵخۆشیە بەڕاستی کە لە 24 کاتژمێری ڕابردوو هیچ حاڵەتێک نەبوو بەڵام ئەوە مانای ئەوە نییە کە ڤایرۆسەکە نەماوە مانای ئەوە نییە کە هێشتا مەترسیەکەمان تێپەڕان بێ نەخێرماوە بەڵام نیشاندەرێکی زۆر گرنگە کە ئێمە لەسەر ڕێگایکی ڕاستین ئەگەر لەسەر ڕێگای بەردەوام بین مەترسیمان نامێت دەتوانین دڵنیایی بدەینە خۆمان و بدەینە هاوڵاتیانیشکەوە چیتر ئەو ڤایرۆسە ئەگەر بێت ئێمە لەسەر ڕێگایە بڕۆین ئەو مەترسیە نابێت کە لە وڵاتانی تر بە بەردەوامی لەسەر شاشەکان پیشانمان کەواتە ئێمە خاڵەکەمان یەکەم جار بوو ئەوەیە کە لەو دەرچەیە دەرچین کە لە ژێر مەترسی بین وەکۆی کە لە ئیتالیا و فرانسا زۆر گرنگە ئەوە زۆر گرنگە چونکە ڕێکارەکانمان تا ئێستا باش بووە بەڵێ ئەخوا بەزیابێ و ڕێکارەکان جدی بووینە و لە هەمان کاتیشە بەشێکی زۆری هاوڵاتیان پابندێکی باشیشە بووە زۆر باشە دیارە ئێستا دوجار پرسیارەکە هەردەکرێت و دوجاریش ڕێکخراوی تەندروستی جیهانیش لەسەر ئەو بابەتە هاتە دەنگ کە گوایە سپینێ 6 خاڵی سەرەکی بڵاو دەکاتەوە بۆ ئەو وڵاتانی کە بەتەمان ڕێکارەکان دەستکاری بکەن کە ئێمەش گفتوگۆی ئەم شەومان لەسەر ئەوەیە چۆن ئەو ڕێکارانە بەڵام ئەم پرسیارە بۆ دروست بوو بۆ ئێستا لەم وەختەدا کە لێرە و لەوێ هاوڵاتیانی خۆشمان باز لە شلکردنەوە یان هەڵگرتنی قەدەغە یان لە هێواشترکردنی ڕێکارەکان دەکرێت لەبەرچیە لەبەرچی چونکە وەکو دەزانین ڕاستە ڤایرۆسەکە و پەتاکە کێشەیە هەڕەشەیە بۆ سەرژیانی هاوڵاتی بەڵام لە هەمان کاتدا ئێمە و هاوڵاتیش کە نامانەوێت هاوڵاتی نەخۆش بێ هاوڵاتی ناوێت نەخۆش بێ بەڵام لە هەمان کاتدا دەشێوێ ژیانی بەردەوام بێ ناشێوێ کارەکەی ڕابوەستی ناشێوێ تووشی برسێتی بی ئەوە وا دەکاتۆ پلانێکی ئەو تۆت هەبێ کەوا ڕێگە نەدەی لەگەڵەوەی کە هاوڵاتیەکە دەپارێزی ڕێگەش نەدەی بێکاربی ڕێگەش نەدەی برسیبی دەبێت سەرچاوی داچووکە بە تایبەتی ئەو ڕێکارانەی کەوا دەستکاری دەکرێت زیاتر بۆ وڵاتانە دەگەڕێنرێتەوە ئەو وڵاتانەی کە سەرچاوی زۆربەی هاوڵاتیانیان سەرچاوی ژیانیان پشتبەستووە بەکاری دەستی ڕۆژانەیان کە بەڕاستی بەردەوامبوونی ڕێکارەکان ئەو سوشیال دیستانسە بەو شێوەی کە ئێستا هەیە گرفتێک بۆ ئەو خەڵکانە دروست دەکات گرفتێک بۆ ئابووری وڵات دروست دەکات ئەوە وا دەکات بە تایبەتی ئەو وڵاتانی تازە پێگەیشتون ئەو وڵاتانی هەژارن ئەو وڵاتانی ئاستێکی لەلایەنی داراییەوە ئابوووریەوە ئاستێکی بەرزیان نیە وڵاتی دەوڵەمەند نین نەتوانن تا ماوەیەکی زۆر بەرگە بگرن ئەنی لەوان بۆ ئێمە هەتا بۆ ئێمە هەرێمی کوردستانیش ینی داریم بڵێ مانگێکی باشمان تێپەڕان توانیمان بەرگە بگرین بە هەموو لایەکمان توانیمان هاوکاری بکەین بەڵام لەوانەیە زیاتر بێت بەڵێ لەوانەیە زیاتر بێ قورس بێت چکە بەو شێوەیە تۆ هەرچەند دەلایانی نەخۆشیەکە کەم دەکەیەوە بەڵام لەوانەیە دواتر دەرەنجامی ئەوە کارێکی باش نەبێت لەبەرەوە پێویست زەرری کردووە لە ڕووی دڵنیایی کاریگەری هەیە دکتۆرجان کارەکەی لە دەستداوە بە دڵنیایی لە کەرتی تایبەت بووە لەوانەیە کاریگەری لەسەر تەنانەت موچەی فەرمان ئەوە لە یاریشانە بە تاکید لایەنێکی تر هەیە پەیوەستە بەوەی چۆنیەتی بڵاوبوونەوە و ئاستی مەترسی ڤایرۆسەکە و نەخۆشەکە لە هەر وڵاتێک چونکە هیچ وڵاتێک وەک وڵاتێکی تر نییە یعنی چه ئەوەی کە پەیوەستە بە یەکەم بۆ نمونە ژماری دانیشتوان سڕی دانیشتوانی هەر وڵاتێک جیاوازە ئاستی کۆمەڵایەتی مەسلەی پەیوەندی کۆمەڵایەتیەکان جیاوازە ڕێژەی تەمەن لە وڵاتەکانەوە خاڵێکی زۆر گرنگە ئێستا کە پێداچوونەوە دەکرێت زۆربەی لەسەر ئەو ئاستە دابش دەکرێت ئەو وڵاتانەی کە ڕێژەی بە تەمەنەوانی تەمەنیا لەسەر 6 ساڵە زۆرن لەگەر ئەوانەی کە کەمترن ئەوانە دەبێت ڕێکاری جیاواز بگرنە زۆر باش ئێمە ئەو ڕێکارانەمان باس کردووە بەڵام هاوکارانم پاش ئەوی داتا و زانیاریان لەسەر زۆربەی ئەو لایەنە زانستی و فەرمیانە کۆ کردوێتەوە چەند سیناریۆیەکمان خستۆتە بەردەست بۆی لەگەڵ بەڕێستا گفتوگۆکەین بۆی بینەرانی خۆشەویستیش دەربارەی هەر یەک لەم سیناریوانە ئەگەر ئەنجام بدرێ چی ڕوودەدا بۆ نمونە یەکەم شت ئاساییکردنەوەی ژیان ئێمە لێرە هێمای کۆ واتە پڵەسمان ئاماژە پێکردو بۆ ئەوەی چەند کاریگەری پۆزتیڤی دەبێت بۆ نمونە ئەگەر هات و ژیان بە تەواوی ئاسایی بکرێتەوە لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی داهاتەوە ئێمە قازانجێکی زیاد ڕوودەدا لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە یەک پڵەسی بۆدانراوە چونکە لەوانەیە کەسانێک هەبێ بڵێ ئیتر من وڵات لەمە دووە نەتەوقع ئەەکەم نە ماچەکەم نە سەردان ئەو ناکەم کەسانێکیش هەبێ هێشتا پەیامەکەی مابێ بڵێ منەترسم ئەم ڤایرۆسە هێشتا بۆ کۆمەڵایەتی تەنها یەک پڵەسی وەرگرتۆ بەڵام لە ڕووی تەندروستیەوە دوو
هێمای ناقسی وەرگرتووە بە ڕەنجی سوور کە ئەمە دەیسەلمێنێ ڕکێک لەسەر سینناریو یەکەم چیت هەیە بەڵێ بەدڵنیایی ئەوەی کە داڕژراوە بەو شێوە چاوەڕوان کراوە یعنی ئاساییکردنەوەی ژیان تا ئەو کاتێکەوە مەترسیەکە مابێ مەترسیەکی گەورەیە بە دەرەجێک لەسەر ئاسی تەندروستی بەس ئەومان لەبیر بێ هەر کاتێک مەترسیەکان لەسەر تەندروستی زیاتر بوون ئەوانە خۆی لە خۆیدا کەم دەبێتەوە نیلایەنە کۆمەڵایەتیەکەش دووبارە جارشتر گرتی بۆ ئابوووریەکەش دووبارە بەڕای تۆ کە ئەم فترەیە کە زۆر لەسەر ئەم ڤایرەسە مەشغوڵ بوون و باستان لێ کردووە ڕاستە ئەمە بۆ ماوەی چەند ئەم پڵەسە سەوزانە بەردەوامە بێ تاوەکو ئەو ئەگەر بێت و خۆی لە ئەساسەکە پێویستە لە تەندروستەکەەوە دەست پێ بکرێ گەر ئێمە باشتر بمانێ شیکردنەوەکە بکەین چکە گەر بێت و هەر تا ئەو کاتی مەترسی لەسەر تەندروستەکە زیاتر بێ ئەوە خێراتر ئابوووریەکە دادەڕمێ خێراتر بە کۆمەڵایەتیەکە کەم دەبێتەوە بەڵام هەرچەندە بتوان مەترسی لەسەر تەندروستەکە کەمتر بێتەوە بە پێچوانەوە خێراتر دەتوانین ئابوووریەکە بەس بەشێکی سابتتر ینی جێگیرتر بێت بەدڵنیاییتر کۆمەڵایەتەکەش بەدڵنیاییتر بەرز بکەینەوە واتە گەر بمانێ ئاساییکردنەوەی ژیان پشت بەستن بە ئابووری و بە کۆمەڵایەتەکە بێ دەرەنجامێکی باشمان نابێت دوزار لە تەندروستی خێراتر دەگەڕێنەوە بارێکی خراپتر زۆر باشە سینناریۆی دووەم ئەگەر وەکو ئێستا بمێنێتەوە ینی هەر قەدەغە بە تەواوەتی هیچ مەسەلەن وەکو ڕێکارەکان هەر وەکو خۆی بمێنێتەوە و ئەگەر بگرە ینی بڵین شێوازە توندەکەی بێ کە لە هەمان شێوە ڕێکاری ئابووری بەڵام لە ڕێی سۆشیال میدیا و پەیوەندەکانی تر تا ڕادەیەک ینی دەکرێت بەڵام ئێمە مەسەلەن بۆ نمونە حەزمان لە سەیرانێکە لە گەڕانێکەوە نیە بەڵام لە ڕووی تەندروستی و دوو پڵەسی لەسەر ئەم حاڵەتیان بۆ ئایا بۆ ئێستا هەر ئەوها بمێنێتەوە ئەوەش دەست دەدا ئەوە تەنیا بۆ خۆناغێکی کاتی باشە این کۆناغێکی کاتی ئێمە گەر بگەڕێنەوە سەر ڤایرۆسەکە ڤایرۆسەکە خۆشبەختانە سیفەتێکی باشی هەیە بۆ ئێمە سیفەتە باشەکەی ئەوەیە کە ماوەی نێوانی بۆ توشبوون بە کەسێک تا دەرکەوتنی نیشانە لە کەسێکی تر ماوەکەی زۆرە بە شێوەیەکی گشتی 7 ڕۆژە ئەوەی کە ماوەی کردکەوتن ئەگەر تەمەشا بکەین تا 2 هەفتەیە ئەو 2 هەفتەیە لەو ماوەیانی لەو ماوە کورتە گەر بۆ تەنیا بۆ ماوەی 2 هەفتە تۆ بتەوێ زوخێرا نەخۆشەکە کۆنتڕۆل بکەیت دەتوانی ئەو سینناریۆیە جێبەجێ بکەیت لەبەر ماوەکە کورتە دەتوانی نێڵی زۆر کێشەی ئابووری بۆ دروست بێ کێشەی کۆمەڵاتەکان خەڵک 2 هەفتە تەحمل دەکات دەتوانیتن بەرگە بگری لە ماڵەوە بمێنێتەوە و تۆ باشترین دەستکەوتی تەندروستی دەبێت بەڵام کێشەکەی لەوەدایە ناتوانێت بەردەوام بێت لەبەر کورتخایەن باشە بەڵام بۆ بەردەوام بوون کە تۆ لە 2 هەفتە تێپەڕی کێشت بۆ دروست ئێمە لە سەرەتای هەفتەی ڕابردوو 48 ساعتی زۆر توند ڕاگەیاندرا کەوا بزانم بە تایبەتی لە پارێزگای هەولێر نەتیجەیەکی زۆر باشی ڕاستە بۆ کورتمەودا کارێکی باشە بەڵام تەحمل ناکرێت لەبەر ژیان ڕادەوەستێ گرفتی یەکە گوتمان بە تایبەتی لە وڵاتانێکەوە باری داراییان باش نییە و خەڵک ئەتیمادی لەسەر دەستکەوتی ڕۆژانەی کاری ڕۆژانەی خۆیتی ئەوانە لەوانە زۆر قورسە لەوانەیە بە وڵاتێکی پێشکەوت و تا ڕادەیەک ئەو ماوەی بتوانن لە 2 هەفتە بیکەنە مانگێک بیکەنە 2 مانگ زیاتر نا ئەوان ڕێی تۆ لەسەر ئەویان ئەوە بوو ئەوە شێوەیەکی کاتی ئەوەش لەگەڵ نیتوانە ئەوەش نەخێر دەبا بزانین سینناریۆی سێم لەگەڵی ئاساییکردنەوەی مەرجدار دەڵێ لەوانەیە کاریگەری ئابووری ینی بەرەو بڵین پڵەسە کۆمەڵایەتی پڵەسە هیچ سێمان تەقیمەکە دەتوانانی هەندێک نزیکتر بیتەوە لە شاشەکە و کاکتۆر ببوورە نیشانەی پرسیارمادانەوە بۆی ڕێی جەنابەت لەوەیان نەبزانین بارودۆخی تەندروست ئەویان گەر بۆ هەرێمی کوردستان قسە بکەین بۆ چوار وڵاتێک جیاوازە بۆ هەرێمی کوردستان باشترین سینناریۆ و سینناریۆی ئاخیرێ ئێستا لە ئێستا چکە ئێمە قەو قۆناغا ماوە کورتەکەمان تێپەڕان ئەمە ئەو 2 هەفتەیە کە گرنگ بوو بۆ ئێمە ئێستا لە نیهاتی 2 هەفتەکەداینە ئەو چەند ڕۆژێ و هەفتەی ماوە بۆ ئێمە گرنگە ڕاستەکە بۆ بتوانین بڕیاری باشتر بدەین بەڵام باشترین سینناریۆ لە ئێستادا لە دوای 16 مانگەوە بۆ ئێمە ئەوەیە ئەو ئاساییکردنەوەی مەرجدارە کە بە قۆناغ ئێمەش لەگەڵ ئەوەدان کەەوە ئەو هاتوچۆ ئەوە بکرێتەوە بە جۆرێک بە تایبەتی لە سنووری شارەکان لە نێو قەزاکان بزنەک لێوان شارەکان واروەها ڕێگە بدرێت بەو کەسانێکەوە کاری دەستی تاچی دەکەن ئەوانیش بێنەوە بەڵام تەڵان هەمووی لە چوارچێوەی ڕێنمایی تەندروستی کە بۆیان دانراوە بۆمان داناون لە گرنگترینیان ئەوەی کە لە هیچ یەک لەو شوێنانە لە ئاساییکردنەوە شوێنەکان مەجال بە قەرەباڵغ بوون نەدەین مەجال بۆنە دوو ماسک بەردەوام بەکارێنانی ماسک بە بەردەوامی ئەوە زۆر گرنگە دەبێت لەگەڵی بێ سێم هەبوونی سەرچاوەکانی پاگشتکردنەوە دەست شوشتن و تاقیمکردنەوە باسی سەرچاوەکانە کرد ئەی کە نیشانە پرسیارەکە لێرە ئەوەیە شێوازی پشکنین و ئیشەکانی تیم تەندروست لەگەڵ ئەوەدا کێمە کاتێک کە ئاساییکردنەوەی مەرجدار
هەر ئەوە نییە کە لەسەر خەڵکو و لەسەر سێکتەرەکانی ترە بۆ تەندروستی دەبێت ئێستا ئێمە ئەنجامە باشەکان لە چدایە لەوەی کەوا پشکنینمان زۆر زیاد کردێت تاوان ئەگەر بێت و ئاستی پشکنین لە هەرێمی کوردستان بەراورد بکەین بە وڵاتانی تری دنیا بەراورد بە ژمارەکەی خۆمان لە ئاستێکی باشدا تقریبان ئێستا ئێمە لە 0.5 لە دەیە بۆ هەموو خەڵکی کوردستانمان کردووە ئەوە بەراورد بە وڵاتی تری لە تورکیا زۆر لەوە کەمترە تەنانەت لە ئەڵمانیا تا ئێستا 0.5 لە دەیە لە ئاستێکی باشین لەبەرەوە ئەڵمانیش ئەنجامی زۆر باشتر بۆ بەراورد بە وڵاتەکانی تر جا ئێمە لەگەڵ ئەوەی کە مەرزدانە دادنێن تیمەکانی تەندروستی خۆمان سێڤیلانسمان گەڕان باشتر دەکەین پشکنین زیاتر دەکەین پشکنین ئێمە زیاتر لە چێ دەکەین ئەوانەی یەک گروپ مەترسیدارن دوو ئەوانەی کە بەرکەوتنە و ئەگەرەوە بێ زیاتری دەکەین بۆ گروپیش وەربگرین لە مەولا ئەگەر ئێوە لەوانەیە وەزارەتی تەندروستی کارەکانمان زیاتر دەبێت بەڵێ لەوانەیە وەزیری تەندروستی بێتە سەر شاشە بڵێ کاکە ئەم جارە شێوازی پشکنینەکەمان بە گوێرەی فلان فئە ئەبێ فلان توێژە بێ فلان وانە ینی لەوانەیەکردنەوەی خۆمان شیکردنەوەی بەڵێ بەشی ئەو تاوان ئەوە ئەنجامێکی بۆ باشی دەبێمە تارادێک ڕێگەش بۆ دەدەین ئەو وەرزبوونەی خەڵک ئێستا لە ماڵەوەی زۆر دەڵی بێزار بوومە وەرز بوومە دەتوانی بگەڕێتەوە بەس دیسانەکە لێرەش ئێمە هەر مەرزیش ئەومان هەیە بۆیان ئەو خەڵکانەی کە نەخۆشن ئەو خەڵکانەی کە بەتەمەنن دەبێ بمانبورن ئەوان هێشتا جارێ دەبێ بمێنەوە باشە ئێستا شێوازێکی ترمان پارێزگای هەولێرمان بە نمونە ینی ناو سنتەری شارمان بە نمونە وەرگرتووە بۆ ئاسانکاری ئەمە مجرڕەت نمونەیەەکە ینی لەوانەیە لەسەر هەندێک شاریش تریش هەرێمی کوردستان یان بەپێی شوێنە جوغرافیەکەی بگونجێ ئێمە ئێستا ئەگەر ئەمە ناو سنتەری شار بێ کردنەوە و سنووردارکردنەکە بەڕای تۆ چۆنە بێ بۆ نمونە بە ئەگەر دەست پێ بکەین بە شوێنە گشتیەکان شوێنی گشتی فەرمانگە بۆ نمونە فەرمانگەیەک ئەسا با نمونەیەک بێنینەوە هاوڵاتیەک ئۆتۆمبیلێکی کڕیوە ژمارەی کاتیە خۆش دەزانی بەپێی یاسای وەزارەتی ناوخۆ تەنها دوو مانجیان هەیە ڕاستە ئەم ماوەیان لەسەر حساب ناکرێت بە ئەکیدی بەڵام بیەوێ بچێ سیارەکەی ڕقمکە بۆ نمونە ئەو فەرمانگەی کە فەرمانگەی خەدەمیە چەندین فەرمانگەی تری خەدەمیمانێ هەر لەناو وەزارەتەکەی بەڕێزت لەوانێت چەندین معاملاتی پزیشک و کارمەند و ناونیشانگۆڕین و کە ئەوە تەکیدم لە هەموو وەزارەتەکانی تریشێ چۆن بێ فەرمانگەکان چۆن بێ ئێمە پێمان وایە لەو دوو هەفتەی تر کە دێ چونکە ئەو دوو هەفتەش هێستا بۆ ئێمە بۆشیکردنەوە ماوە هێشتا تەواو دڵنیانین فەرمانگەکان تەنیا ئەو فەرمانگانی کە زۆر زەڕورینە یعنی ئەوانەی دەکرێت کارەکان دواخین هێشتا پێمان باش نیە ئەوانە بکرێن و تەنیا ئەو فەرمانگانی کە ژیانی هاوڵاتی یاخود بۆەوەی کارەکانی تر بکەین لەوانەیە ئیشمان ڕابوەستی ئەوانە دەکرێت مەجالیان پێ بدرێ ئەجینا نازۆربەی فەرمانەکانی تریش تا دوو هەفتەی تر تایەکی پێنج پێمان باشە نەکرێتەوە ئەوانە هێشتا جاری بخینە دوای جەژن دەبێت جارێت پێویستمان بە تەقیمەشترە ڕاستەکەی ناتوانین بۆ دوورمەودا لە ئێستاوە قسە لەزەر بۆی لە ڕەمەزانیشە خۆش عوتڵە بێت ناوەندەکانی خوێندن ئەو جارێ زووە بۆ ناوەندەکانی هیچ هێشتا زووە بازار و مۆڵەکان بازار و مۆڵەکان تەنیا لە نێو گەڕەکەکان ئەوانەی بچووکن و شوێنی مەجای ئەوە نیە قەرباڵغیەکی زۆر دروست بکەن و دەتوانین پابەندی ڕێنمایەکانیش بێ دەکرێت بکرێتەوە بەڵام سنتەری شارەکان ئەوانەی کە قەرباڵغی زۆری لە دروست دەبێن پێمان وایە لە دوو هەفتەی داهاتوش هێشتا ئەوانە مەترسین نابێت سەرتاش منطقەی سناعی دارتاش بۆ یاخچی پیشەوەرە تاکە کەسەکان دەتانین دەکرێت بکرێتەوە بەڵام بە پابند بوون بە ڕێنماییەکە یعنی ئەوە دەتوانین ئەو ڕێگە بدەین خاوەن کارەکان بچێتە سەر کارەکانیان چێشخانەکان بۆ دانیشتن نەخێر بەس بۆ کاری دیلیڤەری چونکە وەکو دەزانین بۆ دانیشتن یەکێک داوەتکە یان نابێت جارێ دەبێت دەستگیرانەکەی نابێت جارێ ئەو دوو هەفتەی داش ناتوانێت کلینیک و تاقیگە ئەوانەش هێشتا پێمان وایە زووە ئەهلیەکان مەبەستمانە ئەهلیەکان بەڵام حکومیەکان نەخێر حکومیەکان ئەوانەی خۆمان دەست پێ دەکەینەوە تەنانەت بنکە بەڵێ بنکە تەندروستیەکانیشوان دەست دەکەنەوە بە کاری کوتان خەڵکیی زۆر هەیە کە نەخۆشە زۆر حاڵەتی هەیە بەڵام حاڵەتەکەی وەکو چۆن بڵێ کتوپڕ نییە بەڵام هەڵی گرتووە چاوەڕێکە پزیشکەکەی خۆی بیبینێ یان مەسەلەن بگەڕێتەوە ئەوانیش جارێ بۆستن ئەوانیش جارێت تا یەکی پێنج پێمان وایە هێشتا مەترسیەکە ئەوەندە ماوە نەتوانین ڕێگەیان بدەین زۆر باشە ئێمە باس لە سیناریۆی شاری هەولێر دەکەین هەولێر ناو سنتەرەکەی وەکو هەمومان دەزانین وە ئەوە لە جادەی 30 متری 6 متری 100 متری 120 متری 40 متری ئەوانەی هەمووی هەیە ئەمە یەک لەوانەیە کە بەشێک لەوانی کە ئێمە پرس و ڕاوێژمان پێکردوون کە دەکرێت ئەگەر هاتوو شل بکرێتەوە بۆ نمونە ناو بازنەی یەکەم تێکەڵ نەبێت لەگە بازنەی دووەم لەگە بازنەی سێم لەگە ینی
ئەمە وەکو نمونەیە کە ئەم سینناریوێت وەکو بەڕێوەبەرێکی گشتینە ناو وەزارەت چۆن دەبینی پێت گونجاوە سەر دەگرێ دەکرێت جێبەجێ بکرێ بەڵام بەمەرجەک ئەو شوێنانەی کە زۆر قەرەباڵغم ئەمە ڕاستی لێ خاصن لە ناو هەولێر جوانێ دەستنەدا بۆ سلێمانی دەژمەدا لە سنتەر کێشەتان بەڵێ چکار قەرەباڵغێکی زۆر عادەتەن لێ دروست دەبێت ئەو شوێنانەی ترکە وەکو گوتم دەگەڕێنەوە بۆ خاڵەکەی تر هەر شوێنێک بزانی قەرەباڵغێکی سەرچاوی دروستبوونی قەرەباڵغێکی زۆرە لەو دوو هەفتەی داات و مەجای ئەوە نابێت ئەمەیان لەوانەیە تایبەت بێ بە پارێزگای هەولێر بەڵام نەوعیشی ترمان هەیە کە لەوانەیە لە چەند هەلاشە پارێزگاکانی هەرێمی کوردستان کە دوو گەڕک بەیەکەوە یان سێ گەڕک لەسەر یەک هێڵبوون بکرێتەوە ئەمەش خۆی گەڕەکەکان دەتوانین گەڕەکەکان لەبەرچی لە گەڕەکەەکان چونکە مەجای کۆنتترۆلکردنی ئاسانترە باشترە و دەتوانی ئەو قەرەباڵغبوونە گەورەیە لێ دروست نابێتن ینی زۆربەی لە زۆربەی گەڕەکەەکان مارکەتی بچووک هەیە دوکانی بچووکەیە پیشەگەری بچووکە ینی ئەوانە ئاسانتر بەڵام بەمەرجێک پێویستمان بە چاودێری زیاتری وەزارەتی ناوەخۆ دەبیت لەگەڵمان یعنی لە هەر یەک لەو شوێنانە کە ڕێگەی پێدەدەین ئەگەر هاتوو قەرەباڵغی دروست بوو پێویستەوان تەداخل بکەن لەو حاڵەتە هەر کاتێک قەرەباڵغی دروست بوو ینی بوون تەنانەت لە ئەگەر بێت و لەسەر تاشخانەیەکیشدا هەندێک ئەگەر بێت پابەن نەبوون دیترا لەو شوێنە قەرەباڵغی دروستکراوە پێویستە تەداخل بکرێ پێویستە ئەو قەرەباڵغی لە بەرێک هەڵوەشێت چونکە ئامانجەکە چیە سۆشیال دیستانسینگ دوورکەوتنەوەی کۆمەڵایەتیە لە یەک ئەمە هەمووی لە پلاندانراوە هی وەزارەتیان جارێ بەس ئێمە خەریکیشی ئەوەی کە دامانناوە ئەوەی کە دانراوە لە بەرەوەی لە دواکۆبوونەوەی ئەنجومەنی وەزارەت کە بەم بەڕێوەبەرێتی گشتیەکان تیایدا بەسپاسەوە بەشدار بوو وەروها ئەو پلانەش بە پرسوڕاکردن بوو لەگەڵ کەسە شارەزاکانی تری دەرەوەی وەزارەت یان هەر بەتەنیا خەڵکی ناو وەزارەت نا لە دەرەوەی وەزارەت پزیشکە بەڕێزەکان ئەوانەی ئەزمونێکیانەی لەو بوارەوانی شارەزایانەیە بە تایبەتی ئەوانەی لە تەندروستی کۆمەڵڕێیوانیش وەرگیراوە وەکو پلانێک ئامادەکراوە بۆی بیدێن بە حکوومەتی هەرێمی کوردستان تاوەکو بتوانین دوو هەفتەی دادێ بەباشی بەڕێ بین ئەوەش دەبێتە بنەمایەک بۆ دوای ئەوش زۆر باش ئێمە مەجبورین هەموو پرسیار دەربارەی هەموو کەسێک مەسەن گوند نشینان شارۆچکەکان بە تایبەتی ئێستا مەوسمێک لەوانە لە پێشەوە بێ پێویستیان بە کاری کشت و کاڵی بێ لەوانە شەسبەی دووسبێ پێویستمان بەو بەروبوومەش بێ بە پێچوانەی ساڵەکانی تر کە خۆ دەزانی ئەمە کێشەیەکە زیانی بە ئابووریش گەیانەوە بیرتان لەوانیش کردوێتەوە ئەوان بە ئاسانتر بتوانن کشت و کاڵی خۆیان بکەن حیوانداری خۆیان بکەن ئێمە کە دەڵێن مەرجەکان لە مەرجەکانێکێک لەو ڕێکارانەی کە دەگرینە بەر ئەوەیە ڕێگەی بە هاتوچۆ دەدرێ بۆ هاتوچۆی بۆ شوێنانەی کە دەستنە سەر کێڵگەکانی خۆیان شیناییەکانیان ئەوانەی بروبوومیان هەیە ئەوانە دەتوانن بەڵام لە کاتێکی دیاریکراوی شەودا ڕێگەیان پێ بدرێتن بۆی بچن کارەکانی خۆیان بکەن و هاتوچۆی نێو شار لە نێو هەمان شار ئاسانکاری بۆ بکرێت یعنی ئەو کەسانی کە دەیانەوێت هاتوچۆ بکەن ڕێگەیان پێ بدرێ ینی ئەو ڕێکارە توندەی کە ئێستا هەیە ئاسانتر دەکرێت ئاسانتر بکرێت بۆ ئەوەی بتوانین ژیان بە هێواشی بە قۆناغ ئاسایی بکەینەوە وەلایەنە ئابوووریەکەش لەبیرمان بێ پاڵپشتمان بێ بۆی بتوانین بە درێژمەودا بەردەوام بی لەسەر ڕێکارە تەندروستەکان پێویستمان بە ئابوووریەکی هەیە لە پشتمان بێت کەواتە ئێستا پەیامی ئێوە چییە یعنی بۆ ئەم ساتێکی ئێستا تێدەین ئێمە دەمانەوێت سوپاسی هاوڵاتیان بکەین بەڕاستی سوپاسی هەموو دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان بکەین کە تا ئێستا بەباشی لەگەڵمان بوون پاش پاڵپشتمان و گەیشتنەوە قۆناغی بەڵام ئێستا تکایە هێشتا زووە بمانەوێ ڕاستەوخۆ قەدەغی هاتوچۆ هەڵبگرین هێشتا زووە بمانەوێ خێرا بگەڕێنەوە ناو ژیانە ئاساکەیەکان نەگۆڕەوە نەخێب تەنیا قۆناغ بە قۆناغ ئێمە بەدڵنیایی قۆناغ بە قۆناغ ڕێگە دەدەین ژیان ئاسایی ببێتەوە ئێمە خەمی هەموو خەڵکمانە بە تایبەتی ئەوانەی کە ژیانیان لەسەر کاری ڕۆژانەیانە و لە ماوەی نزیکدا ئێمە ئەو بارودۆخەمان بۆ دروست کردوون کە بەبێ ترس ینی کاتێک کە تۆ ڕێی دەدەی مانای ئەوەی ترسی نەبێ ڕێگەی دەدەن بچێتەوە سەرکارەکەی بەبێ ترس بەڵام بە پابەندبوون بە ڕێنماییەکان پەیامیمان بۆ هەموو هاوڵاتیان ئێستا ئەوەیە لە قۆناغی ئێستادا کە دەچنە دەرەوە تکایە بادەمامک بکەن تکایە دەمو لوتیان داپۆشن کە دەچنێ بۆی ئەو بەرامبەرەکەی بپارێزێ بەرامبەرەکەشی ئەو بپارێزێ بۆ هەموو کەسێک وەروەها پابەندی زوو دەسوشتن باوەسابوون وە هەمووشی گرنگتر پابەندی ئەو دووریەی نێوانیان بن هەوڵدەن دائیمەن لە 1 مەتر بۆ 2 مەتر بی تا دەکرێت لە بەرامبەرەکەت دوورکەوە بە پابەندبوون بەو ڕێنمایان ئێمە دەتوانین 2 هەفتەی تریش بە سەرکەوتوی بەڕێ بکەین دواتر مژدەی کۆتایی هاتنی شەپۆڵی یەکەمی ڤایرۆسەکە ڕابگەین چونکە شەپۆڵ یەکەم لەبیرمان بێ هێشتا ڤایرۆسەکە لە نێو کۆمەڵگەی ئێمە سووری یەکەمی خۆی تەواو نەکردێ لەبەرەوە و لەبەر خاتری مەش زووتر سووری خۆی تەواو ناکە ئەو ماوەی خۆی دایناوە هەر دەبێتەوە بێ لەبەرەوە ئێمە پێویستمان بەوەی هەنگاو بە هەنگاو لەگەڵی بڕۆین ئینشاءالله لە ماوەیەکی کەمدا ئەو سوورەکە تەواو بوو ئەو کاتە دەتوانین باشتر خۆمان ئامادە بکەین بۆ شەپۆڵی دووەم چونکە
چۆن دەتوانین ڕێگە لەو ڤایرۆسە بگرینیانەوە دەبێت کوتان هەبێت کەوەکو بەڕێز ئاماژەت پێدا هێشتا زۆر ماوە ساڵێک یان دەبێت زۆربەی خەڵک تووشی بێ بەرگری دروست بێ ئەوەش پێویستی بەوەیە کەواتە ئێمە لانی کەم شەپۆڵشترمان بەداخەوە لە بەردەممایلەوە پێویستە بە هەنگاو بۆی بڕۆین. دکتۆر خاڵس قادر بەڕێوەبەری گشتی دیوان لە وەزارەتی تەندروستی زۆر سپاس بۆ زانیاریەکانت عەزێت کێشە. زۆر سپاس. هەوڵەکان بۆ دۆزینەوەی ڤاکسینی ڤایرەسی کۆڕۆنای نوێ لەسەر ئاستی جیهان بەردەوامن. کۆڤاری تایمی ئەمریکی بڵاوی کردوێتەوە. ئێستا هەفتە تاقیکردنەوەی بەردەوامی ڤاکسینی ئەم ڤایرەسە ئەنجام دەدرێن و ڕێکخراوی تەندروستی جیهانیش سیان لەو ڤاکسینانەی هەڵبژاردووە بۆ ئەوی تاقیکردنەوەی زیاتری بۆ بکرێت و جیهان لەم بەڵایە ڕزگار بکات. یەکێک لەو ڤاکسینانە لەلایەن کۆمپانیای کان کاسینۆ بایۆلۆجیکس و پەیمانگای بایۆتەکنۆلۆژی بەیجین ئێستا کە گەیشتونەتە قۆناغی دووەم دوو لە ڤاکسینەکانی تریش لەلایەن ڕێکخراوی تەندروستی جیهانیەوە هەڵبژێردراون بەجیا لەلایەن چەند کۆمپانیایکی ئەمریکی و کۆمپانیای دەرمانی ئینۆڤیۆ کاری لەسەر دەکرێت بە شێوەیەکی ئاسایی دروستکردنی هەر پێکوتەیان ڤاکسینێک 10 بۆ 15 ساڵی پێویستە بەڵام ئێستا بەهۆی ئەوەی کە ڤایرەسەکە خێراو بڵاو دەبێتەوە هەمویان پەلەپەلیانە و ئەیانوێ کۆنتترۆلی ڤایرەسەکە بکەن بۆیە پێشببینی دەکرێت ڤاکسینی ڤایرەسی کۆڕۆنای نوێ ساڵی داهاتوو بکەوێتە بازاڕەکانەوە. بێگومان کێشەی هەرە گەورەی ئەم ڤایرەسە کە ئێستاژ وەکو دکتۆر خاڵس ئاماژەی پێکرد ناتوانین و ڕێکخراوی تەندروستی جیهانی دەڵێن ناتوانین لە خۆمانەوە یان نەک لە خۆمانەوە یان بڵین بە خێرایی ئەم ڕێکارانە شل بکەینەوە هی ئەوەیە کە ڤایرەسەکە زۆر خێرا بڵاو دەبێتەوە زۆر توانایەکی هەیە کە بتوانێت لە ماوەیەکی زۆر کەمدا ڕۆژی ڕووناکمان لێ بکاتە شەوی تاریک بۆیە با ئێمە بزانین لەبەر چیە ئەم ڤایرەسە ئەوهایە بۆیە دەچینە سلێمانی لەوێ دکتۆر ئەحمەد سەعید پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی هەنا وەردەگرین دکتۆر جان ئێوارە باش دەمەوێت بەو پرسیارە دەست پێ بکەین ئەم ڤایرەسە بۆ ئەوەنە بە خێرایی بڵاوە بێتەوە هۆکارەکەی چییە؟ ئێوارەتان باش سپاس بۆ ئەم دەرفەتە پێشەکێ بێ سپاس و پێزانین بۆ هەموو پزیشکان و کارمەندانی تەندروستی و کارمەندانی تاقیگە و هەموو هێزە ئەمنەکان و پۆلیس و کارمەندانی هاتوچۆ کە هەموو وەک یەک جەستە و یەک خێزان توانیومانەیەک بگرین ڕوبەڕووی ئەم شەپۆلی ڤایرۆسە ببینەوە. هۆکاری خێرا بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەم جۆرە ڤایرۆسە کە سارس کۆڤ-2 پێڵێن کە ناوێنراوە COVID-19 ئینفێکشوەس ڕەیتی یعنی توانای بڵاوبوونەوەی بۆ مرۆڤ زۆر خێرایە. یعنی کەسێکی توش بوو ئەتوانێت 3 کەس و زیاتر زۆر کات ئەوترێت توش بکات. وەکو ئەنفلۆنزانیە کەسی کە تووشی پەتای ئەنفلۆنزا بێ ئەتوانێت 1 کەس توش بکە ئەو کەسەش کەسێکی تر. بەڵام لە کاتی بوونی کۆرۆنا کەسێک کە لە ناوەندێکا تووشە بێت بە حاڵەتێک ئەتوانێت دەوروبەری خۆی توشکا بە شێوەیەکی بەربڵاو. بۆ نمونە ئێمە لە ڕووی زانستیەوە لە ڕووی زانستیەوە ڕێژەیەکمان هەیە پێڵێن Basic Reproduction Number ئارنۆتی پێڵێن ئارنۆتی کۆرۆنا COVID-19 بریتە لە 2.3 یعنی لە 2 بەرەو ژوور ئەتوانێت توش بکات. بۆ نمونە ئەگەر سایکلی یەکەم 5 کەسمان هەبێ کە تووشی کۆرۆنا بوون لە سایکلی دووەمە ئەو 5 ئەبێتە 8 کەس لە سایکلی سێمە 8 ئەبێتە 52 کەس لە سایکلی چوارەمە ئەبێتە 140 کەس لە سایکلی پێنجەمە ئەبێتە 368 کەس لە سایکلی داهەم ئەبێتە 2000 و بەرەو ژوور. باشە دکتۆر جان ئەم سایکڵانە بەپێی کاتە یان بەپێی ڕێژەی بەریەکەوتنەکانە ینی بۆ بەپێی ڕێژەی بەریەکەوتنە. بۆیە زۆر باسیەوە کرێت کە بەریەکەوتن سوشیال ئایزۆلیشن سوشیال دیستانسین لەگەڵ PPI Personal Protective Equipment کە بەکارهێنانی ماسک و دەمامک دابڕینی هەناسە و پژمین و کۆکە نێڵی کەسی بەرامبرت لە تۆ درۆپلێت قەتەراتی هەوای تۆی بەرکەوێت. باشە چونکە بێ هەموو کەسێ لە ئێستا وا هەسکا کە خۆی توش بووە. بەڵێ ئەو قسەیەش دەینە سەری کە ئەبێ هەر کەسێوە هەست بکە کە خۆی توش بووە و کەسی
ئەمەیە وای کردووە کە بە یەکێگەڵی لە ماڵەوە بمێنەرەوە مێرە دەرەوە بۆی چی لێت ئەو ڤایرەسە لەوێت چی لێت ینی ئەگەر مەسەلەن کەسەکان نەهاتنە دەرەوە یان پابند بوون کەسەکان نەهاتنە دەرێ بریتە لە ئەحتیوای ڤایرۆسەکە بریتە لەوەی کە تۆ پاسوەی ڤایرۆسەکە سیلسیلەی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە قەتعکەی بلۆکیەکەی ناڵی ئەم ڤایرۆسە بگات بە کەسی بەرامبرت یعنی ڤایرۆسەکە لە ناو ناوەندێکە ناڵی ناوەندێکی تر توش بێت بۆیە زۆر تاکید لەوە کرێتەوە کە خەڵک پابەندی ڕێنمەی بێ لە ماڵەوە بمێنێتەوە ئەگەر چوشە دەرەوە زۆر دڵنیا کەرەوە بێت چوونە دەرەوەکەی نەیە لە کەسی بەرامبەری توش ببێت ئەبێت وا هەستکەی کە تۆ هەڵگری و ڤایرۆسەی بۆ ئەوە دەمامەک ئەەکەی بۆ ئەوە ماسک بەکارێنی کە نێڵی کەسی بەرامبەرت توش بێت زۆر باش و بە هەمان کاتیشە سایکۆلۆژیایەکی وا ئەیە بە خۆت دەمامەک کە تۆ لە کەسی بەرامبەرەوە توش نابێت باشە تۆ کە لە ڕاوێژکاریەکان ئەو ڤایرۆسە یان لە فریاکەوتنەکان کە نەخۆشتان دەبینی یعنی ئێستا پرسیار دەربارەی هێواشکردنەوەی ڕێکارەکانەکرێ وەکو پێش ئێستاش لەگەڵ دکتۆر خاڵس چەند سیناریۆیەکمان باس کرد دەمێ وەکو پزیشکێک کە بە درێژایی ئەم ماوەیە تۆ لە ناو فریاکەوتنەکان نەخۆش دەبینی و احتیمال بۆ یەشێک لەو نەخۆشانی کە بینی و تە پاشۆی نردوتە بۆ پشکنین کۆڤید-19 هەبوو بێ بەڕای تۆ چه سیناریۆیەک هەڵەبژێری بۆ ئەم حاڵەتە واللهی ئێستا ئێمە ئەتوانین دەستخۆشی لە حکومەتی هەرێم بکەین کە کەوتۆتە بینی سایکڵی چوارەم و پێنجەمەوە تقریبان ئێستا 300 قسوور نەخۆشمان هەیە کە ڕێژەیەکی زۆر زۆر باشە ئێمە توانیمانە لە حکومەتی هەرێم لە سلێمانی لە هەولێر لە دۆهۆک و پارێزگای هەڵەبجە کە نمونەیەکی جوانی کۆنتڕۆڵکردنی کۆرۆنای پێشکەش کردووە دەستخۆشیان لە یەکەم لێرەوە بۆ پارێزگای هەڵەبجە و هەموو پارێزگاکانی تر هەموو بەڕێوەبەرە تەندروستەکان هەمویان توانیویانە کە احتیوایەکی باشی ڤایرۆسەکە کەین و ئێمەش وەکو جەنگاوەرێک لە ڕوبەڕووی پێشە و لە بەرەکانی جەنگی پێشەوەین لەگەڵ کارمەندەکانە بۆ ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا بەڵێ پرسیارەکە چی بوو؟ بەڵێ پرسیارەکە ئەوە بوو کە وەکو پزیشکێک ئێستا ینی تۆ تعامل زۆر کردو لەگەڵ نەخۆشەکانە لە فریاکەوتنەکانە ئێستا تۆ پێت باشە ڕێکارەکان چی لێبێت چۆن ئەپگرێت بکرێت چۆن دەستکاری بکرێت وەڵاهی هێشتا ئەتوانین کۆمەلگا بکەین بە چەند بەشێکەوە ڕێژێک لە کۆمەلگامان ئەتوانین بە توژنەبوو حسێ بکەین ڕێژەیەک لە کۆمەلگا بووە بە هەڵگر و هەڵگری بێنیشانە کە ئەم دوو ڕێژەیە کە هەڵگری بێنیشانە و لەگەڵ توشبووی نیشانەی کەم ئەمانە کە کاتێک تێکەڵی کۆمەلگا ئەبنەوە ئەمانە کە علامەتیان نییە علامەتیان کەمە ئەبنە هۆکارێک بۆ گواستنەوەی نەخۆشەکە لەبەرەوە ڕێکارەکان ئەکرێ شلتر بکرێتەوە ڕاستە سەرکەوتنی یەکەممان بەدەستێناوە لە شەپۆلی یەکەمە بەڵام هەر ئەبێ حەزەر بکەین پریکۆشن بکەین لەبەر ئەوەی ئەم ڤایرۆسە هێشتا لە ناو ناوەندەکەیە هێشتا ماوێتی کە لە ناو ناوەندەکە لە ناو بچێ جارێک لەوانەیە ڕێژێکی زۆر کەسانمان ڕایەی کە پێویستە ڕێکارەکان یان کردنەوەی لابردنی قەدەغەکە مەرجدار و سنووردار بێ باشە من دەپرسم پزیشکێک کەسێکی وەکو تۆ تاکیدم هەموو هاوپیشەکانت ئێوە لەوانێت دوو سترێستان لەسەر بێ هاوشێوەی برایان و خوشکان لە هێزەکانی ناوخۆ و ئاسایش و پێشمەرگە ئەوانە تۆ کەسێکی مەجبور بووی دەوام بکەی دوور بووی لە خێزانەکەت خۆشحاڵەبی کە مەسەلەن ئەڵێن لە سلێمانی بۆ نمونە سەرتاشخانەکان کراوە چکە لەوانەیە هەمومان پێویستمان پێ بوو بێ و نەمانتوانی بێ سەری خۆشمان چاکەین ئەو فترەیە بەڵام ئایا لەگەڵ یعنی وەکو پزیشکێک سەرڕای ئەوەی کە پێت خۆشە ئەم شتانە بکرێتەوە ترسی ترێ هەیە لەگەڵ یا هەر ئەوە زۆر مەیمەوەکو بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی کاکتۆر سەباح لەگەڵ پارێزگاری سلێمانی ئیشارەتیان پێکرد ڕێنمایەکانە بێ وردە وردە شل بکرێتەوە بەنسبەت پارێزگای سلێمانی و پارێزگای هەولێریش چۆن وردە وردە ڕێنمایەکان تون کرا وردە وردەژە بێ شل بکرێتەوە نابێت لە پردەسی لێبەر بگرێت چونکە ڤایرۆسەکە هێشتا لە ناو ناوەندە ئێمە نازانین ڕوبەڕووی شەپۆلی دۆم بینەوە چی ڕوئەدات
بەڵام ئەوەی کە دڵخۆشکەرە لە هەرێمی کوردستان نەخۆشەکانمان زۆر جێگیرن. ئەگەر ئەوەشی نیشانەی هەبێت تا ئێستا هەر نیشانەی کەم بووە. ئەوەشی کە گیان لە دەستدانی لێکەوتوێتەوە خوان نەخۆشی تریان هەبووە. ئەمە هەواڵێکی زۆر دڵخۆشکەرە کە هەرێمی کوردستان توانوێتی زاڵ بێ بەسەر ئەم ڤایرۆسە و نیشانەمان زۆر کەمە. ئەتوانین ڕێکارەکان تۆزێ شلتر بکەینەوە، بەڵام خەڵک هەرە بێ پابەندی ڕێنمایەکان بێ، تاکپارێزی بەکارێنانی وەسائلەکانی خۆپاراستنی خۆت و کەسی بەرامبەر، بەکارێنانی دەستکێش لە کاتی دەستدان لە ڕووکەشەکانەوە. نابێ بێڵین ئەم ڤایرۆسە بگاتە دەم و لوت و چاوی خۆمان، نابێ بێڵین کەسی بەرامبەریشمان لێمانەوە توش بێت. بەڵێ دکتۆر ئەحمەد سەعید پزیشکی پسپۆڕی هەناوی لە شاری سلێمانی و لەگەڵمان نبووی زۆر سپاس بۆ زانیاریەکەت شەوێکیشان. زۆر سپاس. شارەدەی خەلیفان سەر بە قەزای سۆران لە سنووری پارێزگای هەولێر دوای تۆمارکردنی 7 حاڵەتی کۆرۆنا و کوارنتینکردنی تەواوی شارەدەیەکە، دانیشتوانی خەلیفان 14 ڕۆژ لەگەڵ ئیدارە و دەستگاکانی ئەمنی و تەندروستی ڕێوشوێنە خۆپارێزیەکانیان تێپەڕاند و دوای ئەنجامدانی نزیکەی 800 پشکنین تایبەت بە کۆڤید-19 و نێگەتیڤبوونی سەرجەمیان بە تەواوی چاکبوونەوەی 5 کەسی لە کۆی 7 حاڵەتی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا ئاشکرا کرد. بڕیاری کۆتایی هاتنی کەرەنتینەکەش لەو شارەدەیە درا. تیمەکانی تەندروستین و دوانمونونەکانی پشکنینی هاوڵاتیانی خەلیفان وەردەگرن. لێبراوانە کار دەکەن و 200 نمونەی پشکنینیان وەرگرتووە. ڕۆژی دواترە و لە سەنتەری پشکنینی کۆرۆنا لە سۆران کاریان لەسەر کراوە. ئەو نمونانە چارەنووسی کەرەنتینەی چڕی خەلیفان یەکلایی دەکەنەوە. تاکو ئێستا هەمویان نێگەتیڤ دەرچوینە و وەروە بە هەماهەنگی لەگەڵ تیمی پزیشکی خەلیفان کە ئەوانش هاوکار بوون بۆ وەرگرتنی سامپڵ کە خۆشبەختانە هەمویان نێگەتیڤ دەرچوینە و ئێستاش لەژێر کەرەنتینی هاتونە دەرەوە بە تەواوی و تاکو ئێستا ڕۆژی تەندروستی شارەدەی خەلیفان هەمویان یعنی خۆشبەختانە هەمویان جێگای هیچ گومانەیان تێدانیە و یعنی تەندروستن. ڕۆژێکی تازەیە و ئیدارەی ناوچەکە کۆتایی هاتنی قۆناغی کەرەنتینە وەک مژدەیەک بۆ دانیشتوانی خەلیفان بە سەرکەوتووی ڕادەگەیەنێت. نەخۆشیێکی نامۆ ئەنجامدانی نزیکەی 750 پشکنین و هەڵگرتنی تێست دەرکەوت کە تەواوی ئەم حاڵەتانە پاک بوون و نێگەتیڤ بوو، بۆیە دڵنیاییمان بۆ دەرکەوت کە دۆخەکە لە کۆنتترۆلدایە، بۆیە ئەمڕۆ بڕیاری هەڵگرتنی کەرەنتین لە خەلیفاندرا. بەڵام ئەمە مانای ئەوە نایەت کە واز لە ڕێکارەکان بێنین، بەڵکو ڕێکارەکانی پابندی بە هاویاری هاوڵاتیان بەردەوام ئەبێت بەپێی ئەو ڕێنمایانەی کە لە سەروی خۆمان لە پارێزگای هەولێر لە وەزارەتی ناوخۆ وەزارەتی تەندروستی وەردەگیرێت. لە 29 مانگی ڕابردوو هاوڵاتیکی گەڕاوی بەریتانیا و خەڵکی خەلیفان وەک ژمارە سفر لەلایەن وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان توشبوو بە ڤایرۆسی کۆرۆنا ڕاگەیەندرا و بۆ ڕۆژی دواتر 5 کەسی دیکەی خانەوادەی توشبووی یەکەم باڵگری ڤایرۆسی کۆرۆنای نوێ ئاشکراکران و ئیدارەی ناوچەکەش کەرەنتینەکردنی شارەدەکەی ڕاگەیان. دوای چاودێری وەرگرتنی چارەسەر 5 لە توشبووەکانیش چاک بوونەتەوە و نێردراونەتە ماڵەوە و دانیشتوانەکەشی قۆناغە مەترسیدارەکەیان تێپەڕاند. بەڕاگرتنی هێڵی تەشەنەسەندنی کۆڤید-19 و پسڕاندنی زنجیرەی بڵاوبوونەوە خەلیفان نشینان بە هاوبەشی هێزەکانی ناوخۆ و تیمەکانی تەندروستی سەرکەوتنیان بەسەر 14 ڕۆژی کەرەنتینەی سەختدا ڕاگەیاند. تەیفور محەممەد کوردستان 24 شارەدەی خەلیفان. وەکو چین چۆن زۆربەی پیشەسازیەکان لەوێ وڵاتێکی بڵێن کارگەی زۆر شتە، دیارە لە نەخۆشیشەوە خەریکا بێ بە کارگە. لە کاتێکدا چین هەموو هەوڵێکی خستۆتە گەڕ بۆ نەهێشتنی ڤایرۆسی کۆرۆنا کەچی جۆرە نەخۆشیێکی دیکە لە وڵاتە سەری هەڵداوە. وەزارەتی کشت و کاڵ و کاروباری گوندەوارەکان بڵاوی کردوتەوە 2 حاڵەتی توشبوون بە تای بەرازی ئەفریقی لە 2 هەرێمی جیاواز تۆمار کراون. حاڵەتی یەکەمی توشبوون بە تای بەرازی ئەفریقی لە هەرێمی قانسۆ تۆمار کراوە، کاتێک بار هەڵگرێک 320 بەرازی دەگواستەوە شوێنێکی دیکە و لە نێویاندا 3 بەراز مردار ببوون.
ئاژانسی ڕۆیتەرز بڵاوی کردوێتەوە حاڵەتی دووەم لە هەرێمی شێنشی تۆمارکرا کاتێک کێڵگەیەکی بچووک 39 بەرازی کڕی و دواتر هەمویان مردار بوو. لە بەریتانیاش لە چەند حاڵەتێکی دەگمەندا هەندێک لە توشبووانی ڤایرەسی کۆرۆنا هەستی بۆنکردنیان لە دەستداوە و ناژانرێت کەی چاک دەبنەوە. هۆلیبۆرن چاکبوویەکی توشببووی کۆرۆنایە و دەڵێت هیچ نیشانەیەکی ڤایرەسەکەی نەماوە بەڵام تەنیا هەستی بۆنکردنی لە دەستداوە و ئەوەش بە هەستێکی زۆر ناخۆش و بێزار کەس ناو دەبات. ئەو خانمە دەڵێت بەهۆی لە دەستدانی هەستی بۆنکردن ناتوانێت وەک پێویست چێژ لە خواردن وەربگرێت. ستیفان مۆنگەر بەڕێوەبەری پزیشکی زانکۆی فلۆریدا دەڵێت هۆکاری ئەو حاڵەتانی بەریتانیا تا ئێستا نەزانراوە بەڵام دەڵێت لە هەندێک حاڵەتی هەوکردنی سیەکان و هەڵامەت هەستی بۆنکردن لە دەست دەدرێت. حاڵەتیش هەبووە بۆ ماوەی چەند مانگێک چاک نەبوونەتەوە. یەکێکی دیکە لە نەخۆشەکان دوای 2 هەفتە لە بەکارهێنانی دەرمان 100 هەستی بۆنکردنی گەڕاوەتەوە و ئێستا باشترە. نیشانە سەرەکیەکانی ڤایرەسی کۆرۆنا بۆ بەبیرهێنانەوە بریتین لە قورگێشە، کۆکەی وشک، بەرزبوونەوەی پلەی گەرمی و هەستکردن بە ماندوێتی. هەموو جەنگێک تام لە سەرکەوتنەکەیەتی چەند ماندوو بین چەند ئارەقی بۆ بڕێژین کە هەندێک جار ئێمەی کورد لە جەنگەکانمانە خێنێکی زۆریشمان ڕشتووە بەڵام چاوەڕێی ئان و ساتی خۆی بوون ئینجا بڕیاری سەرکەوتنمانداوە. ئێمە ئێستا لە دۆخێکداین کە لە چاو زۆربەی وڵاتان زۆر باشترین بەڵام ئەمە مانای ئەوە نییە کە پابند نەبین. ئێمە ئەتوانین ئەگەر زیاتر پابند بین زووتر بڕیاری سەرکەوتنەکە بدەین. بۆیە هەتا ئێستا تکایە ڕێنماییەکان وەکو خۆیان ماون هیچ ڕێنماییەک نە لە وەزارەتی تەندروستی نە لە ڕێکخراوی تەندروستی جیهانی گۆڕانکاری بەسەردا نەهاتووە. بۆ ئەوەی گۆڕانکاری بەسەردا بێ بۆ ئەوەی تێر و پڕبچینە دەشت و دەری کوردستان چیاکان هەموو ئەو خۆشیانی کە حەزمان لێ و پڕ بەبوو بەسیەکانی خۆمان بۆنی وڵات بکەینەوە پێویستمان بەدام بەخۆکردنێکی کەم ماوە. تکایە پابند بن هێشتا تا پێتانەکرێت لە ماڵەکانتان بمێنەوە هێشتا بەردەوام بن لە دەست شوشتن و هێشتا تێکەڵی و قەرەباڵغی دروست مەکەن تاوەکو سەرکەوتنە نزیکەکە زووتر بێت. هەموو لایەکتان هەر تەندروستن.